بێگومان کورد وەک هەر میلەتێکی تر خاوەن کیان و شارستانێت و بگرە خاوەن دەوڵەتی خۆشی بۆ یەکێک لەو نووسەرانەی کە هەمیشە بە دوای ڕاستی شوناسی کورد و کوردستاندا گەڕاوە نووسەری یەکێک لە کتێبە پڕ یاخود کتێبە بنرخ و بەبایەخەکانن کە ئەویش کتێبی مێژووی بزر و نەگێڕاوەی کوردی نووسەر سۆران هەمەڕەشە کە تیایدا زۆر بە شێوەیەکی زانستیانە باس لە مێژووی کورد و شارستانێتی کوردەکە قسە باسی زیاتر دەربارەی ئەم کتێباکەم بە ئامادەبوونی زۆر بەڕێزیان لە سودی کورسات مەگەزین میوانمانن بەخێر هاتی بەخێر بێ سەرچاومە فریاکەوتین بە پەلەت دووسێ کەلیمەمان لە کتێبی مێژووی بزر و نەگێڕاوەی کورد ئەتەوێ بڵێ چی؟ ڕاستیەکەی ئەوەی لەم سە ساڵە لە جیهانە لەسەر کورد نووسراوە مێژووی کورد نییە. ئەمە ئەجندەیەکی کۆلۆنیالیستە کۆمەڵێ دەوڵەت هاتوونتە ئەم ناوچێ بەریتانیا فەرەنسا ئەمانە ئەجندایەکان هەبووە ئەجندایەکی سیاسی نەخشەیەکیان دروست کردووە ئەم نەخشەی کە ئەمڕۆ پێڵێن نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەم نەخشە دروست کراوە کوردی لێ دەرکراوە لەبەرەوە ئەو مێژووی بە دوای ئەو نەخشەیە هاتووە کورد لەو مێژوان نییە لەبەرەوە تۆسە ئەمڕۆ لە جیهان ئەگەر بچیتە زانکۆکانی جیهان تۆ سەرباری کورد زانی سێرەکەی شتێکی داماوی کۆمەڵە شوان بەو شاخانەوە ئەم دەکەی من و تۆ قساکەین لە گەورەترین دەستگای جیهانی ئینسایکلۆپیدیای بەریتانی بڕۆ سەر کورد خوێنەرەوە ئەڵێ تا سەدەی بیستەم کورد بەو شاخانەوە خەریکی مەڕووبزن بووە و نەکشت و کاڵی زانوێن ئاگای لە شارستانەوە کە ئەم نەخشەیە کراوە کورد وردە و فێری نیشتەجێیی و کشت و کاڵ بووە لە کاتێکدا یەکەم باشترین کتێبی کشت و کاڵ لە مێژووی مرۆڤایەتیا کە دینەوەری پیاوێکی کوردە لە کرماشان نووسێتی بە درێژایی سەردەمی ئیسلام ئەم پەرتووکە پەرتووکی ستاندەری کشت و کاڵ بووە و چەندین بەڵگەنامە کە دۆزیتەوە ئەم پەرتووکەوێ بڵێ بە جیهانەڵێ ئەو مێژووی کەوەی جێڕە ئەو مێژوو نییە ئەوە ئەجندایەکی سیاسیە بەمەبەست کورد لە مێژووە دەرکراوە یعنی بۆ نمونە دەوڵەتێکی وەکو دەوڵەتی سەلاحەدین ئەمڕۆ لە جیهانە پێی ناڵێن دەوڵەتی کوردی کەچی لە سەردەمی خۆیان دەوڵەتی کوردی ناوی هاتووە هەچی تۆ ئیگری مەسەڵەن مادەکان ئێمە خۆمان لەوانەیە لە کوردستان بڵێن مادەکان بەڵام لە هیچ شوێنێکی جیهانە ئەمڕۆ مادەکان بە کوردە ناسێنراوە لەم پەرتووکە بەڵگەی ڕوون ئەی بینی بۆ نمونە شاعری وەکو نیزامی گەنجەی هەر سە ساڵەوە پێش خۆی کوردە باسی پاشای کورد دەکا 300 ساڵ پێش زاین چۆن لەگەڵ ئەسکەندەرە پاشایەکی کوردی مادی دا ئەمانە بۆیە ئەم شتی جیاوازت بۆ جێڕم بۆی بۆ بسەمێنم ئەوەی کە ئەمڕۆ لە جیهانە لەسەر کورد دەنووسرێ شتێکی سیاسیە منی ژەمەوە ئەمە گۆڕم ئەمە گۆڕم و تێگەیشتن کەواتە هەموو ئەو بابەتانەی کە تا ئێستا ئەوروپیەکان با بڵێن لەسەر کورد نووسیویانە بابەتی کاڵ و کرچ و خۆت باسیەکەی سیاسیە ئەی نووسەرانی کورد کاریان چی بووە؟ بانەڵم هەمووی بەڵام هێڵە گشتیەکەی ئەو تێگەیشتنی ئەمڕۆ من پرۆفسۆرە ناسم پەیوەندیم هەیە لەگەڵ جیهانی کە لەسەر کورد دەنووسێ ناوی ناڵم بە چواردە کتێبی هەیە لەسەر کورد قسەی لەگەڵکەی ینی بۆچوونێکی تەواو ینی لاوازی لەسەر کوردە ینی وازان کورد لە سەدەکانی ناوەڕاستەوە دروست بووە 1000 ساڵەوە پێشوردە لە مێژووە دەرکەوتووە پرسیارەکەی تۆڵی ئایا ڕۆڵی نووسەری کورچیە ئەو ڕۆڵێک کە من دەسم پێ کردووە و خەڵکی تریش کە منگەڵم خەڵکی تریش بەردەوام هەوڵەیە بەڵام کێشەکە ئەوەیە کۆمەڵێ تیۆری دروست کراوە شکانی ئەم تیۆریانە پێویستی بە زانیاریەک و لێکۆڵین من تەمەنم داناوە بۆەوە پێویستی بە هەوڵێکی زۆرە تۆ ناتوانانی مێژووی کورد بنووسی ئەگەر کۆمەڵە تیۆری کۆن هەڵنەوەشێنیتەوە بۆ نمونە ئێمە ڕاهێنرابووین و ئەمڕۆ لە کوردستانیشا لە زۆر خەڵک باسی ئاریەکانەکە ئاریەکان ئاریەکان هەقایەتە ینی مێژوو نییە و هیچ بەڵگەنامێکی زانستی لەسەر نییە ئەمە ئەمڕۆ ینی تێگەیشتنیی هێڵێکی تێگەیشتنی جیهانیش وردە دروست بووە بەڵام کێشەکە ئەوەیە مێژووی ئێمە لەسەرم هەقایەتانە دروست بووە این لەسەر بناغی بەڵگەنامی زانستیدا نەڕێژراوە کۆمەڵی هەقایەتی ئاری جارێ نازانین ئاری چیە کەچی ئەڵین ئارین ئاری چی خۆی ئاری خۆی بە کۆمەڵی وشە و هەقایەت لە ئەوروپایەکی سیاسی هەرسەکان دروست کراوە ئەمانەیە ئێمە ینی ڕۆڵی نووسەری کورد زۆر
زۆر گرانە چونکە تۆ بێت لە شەڕ لەگەڵ تێگەیشتنێکە بکەی کە لە جیهانە بۆ بە تێگەیشتنێکی دامەزراوە قوبڵکراوە فارسێکی خەیاڵی دروست کراوە لە سەدەی 20ەما کە ئەوروپیەکان هاتن پێویستیان بە فارسێکی بەهێز بوو بەرامبەر ئێرانێکی بەهێز بەرامبەر بە تورک لەبەرەوە ئەو مێژۆش کە نووسراوە مێژوویکی خەیاڵیە بۆ فارس من ناڵم فارس مێژووی هەموو نەتەوەی مێژووی هەیە بەڵام ئەوەی کە ئێمە تێگەیشتن و ئەو فارسە گەورەی کە ئینکراوە ئەوە دروستکراوی دەستگا ئەکادیمیە جیهانیەکانە من بڕوان بە تیۆری پلانگێڕی نییە بڵێم وەڵا خەڵکی لە بژێر نەخێر ئەمە بابەتێکی زانستیە بە بەڵگەنامەی سەلمێنی سێرکە ئەڵەن ناڵن بۆ نمونە ناڵن کورد نووسینی نییە ئەوە تا زمانی سۆمەری کوردیە یا کۆنترین زمانی جیهان ئەخرەمە ئەمە ینی ئەبوایە ئەم تێگەیشتنە ینی هەموو مناڵێکی کورد بەمە گۆشتگایە کە ئێمەیەکەم پرسیاری ئەوە بکەم ئەم قسانەی تۆ نامان خاتە ناو گێژاوێکەوە کە ئێمە هەر لە مناڵیەوە هەر لە قۆناغی سەرەتاییەوە ئێمە با بڵین گوێمان بەوە ڕاهێنراوە یان گوێمان لەوە بۆ کە کورد بنەچەکەی ئەمەیە ئاریەکانە مادەکانە سەلاحەدینی ئەیوبی ئێستا نووسەرێکی بەڕێزی وەک تۆ دیت بە بەڵگەی زانستی بێگومان هەموو ئەمانە پشت ڕاست دەکەیتەوە ئەی ئەمە پێویستی بچیە ئێمە چۆن ئەم هەڵانە ڕاستکەینەوە و بەشێکی تری پرسیارەکە کە ئەبێ دواتر بیکەم ئەوەیە کە ئەی کورد کێ لەکوێوە هاتووە ڕاستیەکەی کاری من جیاوازی لەگە خەڵکی ترا زۆر کەس کتێبێن و سێ و لە کتێبخانەیەکە دانرێ بەڵام من شەڕەکەم لەگەڵی ئەو تا لە بەریتانیا دەسم پێکرد لە سوید خەریک بووم فیستیڤالی بەدرخان هەیە کە 26 ئەم مانگە لەوێ لە فینلەندا خەریکین گەشتێکمان بەدەسێت لە ئەڵمانیا کە بۆ چەند شارێک لەوێ هەوڵەین دەنگمان بگا بە زانکۆکانی ئەوروپا من بەسم چییە؟ منەوە نییە پەرتوی یەکەم دانابێت و چاوەڕێم خەڵقسێ نەخێر هاتووم ڕوبەڕووی جیهانەوە زۆن ئەمە لە بڕوایەک و لە تێگەیشتێکی قوڵەوە هاتووە لەسەر کورد ئەم تێگەیشتنە هەر خۆمان ناخاتە جێژاوە لە ڕاستیات جیهانیش بۆ ئەمڕۆ لە هەموو جیهانە ئەڵێن زمانی سۆمەری مردووە من و تۆ کە ئێستا قسە ناکەین بەشێکی قسەکانمە هەندێک جار کە دێر قساکەین لە سا هەفتای سۆمەریە ئەمە بەهین پێ ناڵم من یەک کوشە وەرجێڕان ناکەم هەمووی دەستگای جیهانی فەرهەنگێکی ناوە منیش ئەم دەستگایە هێنم بوون منە ئەندامەکانی لەشمان لە کاشتەوێت لە ملتەوێت لە هەست و نەسمان گریە یعنی زۆر ئەو شتانەی کە ئەیکەین خوران ئەمانە هەمووی وشەی سۆمەری ینی نەگۆڕاو دوای 5000 ساڵین زمانێکمان هەیە جاری وا هەیە ئەکەویتە گومانەوە ئەم زمانە چۆن لە سەرڕای ئەم هەموو هێرش و ئەم هەموو نەتەوە جیاوازە هاتووە چۆن خۆی پاراستووە جا بە دڵنیایی ئەمە گێژا دروزەکە بەڵام ئامانجی ئێمە ڕاستیە ئامانجی ئێمە ئەوە نییە بە شتێکی خەیاڵی بمانەوێت کورد سەرقاڵکەین بە خەیاڵاتەوە نەخێت ئەمانەوێت تێبگەین لەوەی کورد چێە وەک خۆی من نامەوێت کوردێکی خەیاڵیم هەبێ من نامەوێت کوردێکی گەورە کوردێکی بچووک کورچەیە وەکو خۆی ئێمە پێویست ناکە نەتەوە هەیە پێویستی باقایەتە پێویستی بە درۆ دەلەسەیە فارس پێویستی پێێتی تورک هەمووشی بڕۆ مێژوەکەی مێژووی تورک سێرکە هەموویەوەیە عەرەب عینن شت بەڵام بڕوا بکە کورد مێژوەکەیونە دەوڵەمەنە بەس ئەوەی کە هەیە لە بەڵگەنامەکانە کە بەڵگەنامی جیهانی و بڕوا پێکراوە ئەوانە دەربێنەرەوە و مانای پێ ئیشی مێژونووس چییە؟ چیرۆک نووس لەگەڵ مێژونووسا جیاوازی هەیە چیرۆک نووس بە خەیاڵاتی خۆی ئێمە زۆر جار مێژونووس هەیە بۆ کورد ئاوا مێژووی نووسێت ئێمە نەخێر بەڵگەنامە شتێکمان پێناڵێ ئێمە لەگەڵی نین ئەڵی کورد سەردەشتیە لە کێوە هاتووە ئەڵی کورد ئەوەیە ئەبێ هەموو شتێک بەڵگەنامە پشگیری بکاتجا ئەو بڕواە بوونەی کە من هەمە و کە ئاوا گەشت دەکەم لە جیهانە و لەگەڵ زانکۆکانی جیهانە قساکەم لەسەر کورد بە زمانی ئینگلیزی و کوردی کە بن کتێبەکەشم یەکەم جار بە ئینگلیزی نووسراوە دوایی کردەوە بە کوردی لەوە هاتووە لە بڕوابوونێک و بە کارەکەمان کارێکی زانستیە و ئەتوانین ڕوبەڕی جیهان بینەوە لەسەر ئاستەنگەکانی تۆ لە بەردەم نووسین و پشت ڕاستکردنەوە بە تایبەتی پشت ڕاستکردنەوەی ئەو هەڵانەی کە لە مێژووی نەتەوەیەکایە چییە؟ ئاستەنگەکان خۆی لە ئاستی جیاوازە لە ئاستی کوردستانە بڵێ توونەڵی ئێمە لەژێر کاریگەری ئەوروپا بووین ئەم زانکۆوانی هەمانە ینی خەتایان نییە
بڵێ تونەڵی زانکۆی ئێمە هێشتا نەیتوانیوە لە ئاستی جیهانە بێت زانکۆیە هەوڵەیە لێکۆڵینەوەکە بەڵام زۆربەی لێکۆڵینەوەکانمان نەیتوانیوە لێکۆڵینەوە ئەوروپی تێپەڕێنێ لەبەرەوە کە یەکێک ئاوایەت شتێکی نوێ ئەڵێ زۆرجار خەڵک داسڵەشێنێ ئەمە هەندێک جار کاردانەوەیە بێ هەندێک خەڵک بۆچوونی نوێی قوبوڵ نییە نەک لەسەر ئەساسیەوەی کە بێت هەڵی وەشێنێتەوە بۆچوونەکانە بەڵام هەر بۆچوونی نوێ هەمیشە ترس دروزەکە ترسێکە خەڵکانێک ڕاهاتوون بە دەقیان گرتووە لەسەر هەندێک ڕوانگە بۆ نمونە من نزیکەی 10 ساڵەوە پێشوتم زمانی هندۆروپی لە کوردستانە بە جیهان بڵاو بەتەوە زۆر خەڵک وای زانی ئەمە ڕوانگەیەکی ناسیۆنالیستانەیە بەس من لەسەر بناغی لێکۆڵینەوە لەسەر 15 زمانی کۆن سێرم کردووە زمانی کوردی دایکی ئەم زمانانێ ئێستا لە 27 حوتە گەورەترین دەستگای جیهانی لە ئەڵمانیا ئەڵێ زمانی هەندە ئوروپی جاران و تومانە لێوێ ئێستا ڕێک شوێنەکەی کوردستان لە کوردستانە بڵاو بەتەوە جا ئاستەنگەکان چۆن جیهانێک کە دەقی گرتووە لەسەرەوەی کورد هیچ نییە ئێستا تۆ پێڵەی سەرەتای چیرۆکی شارستانیەتە ئێمە سەرەتای ئەو چیرۆکەین چۆن بە جیهانەگەیەنی ئەمە گاڵتە نییە ئەسە من خەریکی ئەوەم خۆشبەختانە بەداخەوە لە کوردستانە ئێشتا شتێکی وا دروست نەکراوە بۆی ئەمە بخرێتە ئاسی جیهانیەوە بەڵام کەسانێکی زۆر لە ئاسی جیهانە کوردی دڵسۆز زۆر هەیە تا کاری هین نەکەی نازانی کاری دڵسۆزانە نەکەی نازانی چەنە خەڵکی دڵسۆز هەیە یعنی من لەو پەڕی جیهانەوە چەنەها هاوڕێم دروستە بەس بەهۆیم تێبۆ لە ئەمریکا لە ئەڵمانیا لە سوید لە هەموو جیهانەوە خەڵکانێک هەیە ئەیانەوێ ئەم پەیامە بگێنە دەستگا جیهانیەکان ئاستەنگ هەیە لەبەروی کە تۆ بۆ چوونێ گەڵی تەواو ئەو ڕوانگە کۆنە هەڵەوەشێنێتەوە لەبەرەوە شەڕێکە شەڕێکی گەورەیەکە ئەمەیکی زۆر باشە کەواتە کورد کێیە و بنەچەکەی لەکوێوە هاتووە ئەم پرسیارە زۆر گرنگەیەکی کورد نەهاتوو ئەبێ ئەوە یەکلا بێتەوە لامان ئێمە نەهاتووی ئێمە ئەو خەڵکە ڕەسەنین بۆ نمونە من و تۆ کە لێرا قساکەین لە بێستان سوور 11,000 ساڵ تەمەنێتی ئەوە باو باپیرەی منی تۆ بوون ئەوە بە کوردیکی کۆن قسەیان کردو ئەوانەیە یەکەم کشت و کاڵ لە جیهانە لێرا کراوە یەکەم گەنم ئەمە قسەی من نییە ئەمە تێگەیشتنی جیهانە ئەوانە باو باپیرەی من و تۆ بوون ئەمانە وردە بەشێکیان لە شاخە ژیان بەشێکیان لە دەشتە ئەوەی شاخەکە شەڕکەر و ئەسب سوار بووە ئەوەی دەشتەکە هێمن و لەسەر خۆچکە ژیانەکەی ئاسانتر بووە کشت و کاڵی کردوە ئەم دوانە کێشە هەبووە لە بینیانە ئەمانی شاخەکان پیانەتون گوتی ئەمانی دەشتەکە سۆمەری ئەمانە باو باپیرەی ئێمن جا داینەمەیکی دروستبوونی نەتەوەی ئێمە لەسەر ئەم کێبڕکێی نێوان کوردی شاخ و جامن دەستەواژەیەکی نوێم داناوە کوردی شاخ و کوردی دەشت چونکە ئەمە زۆر گرنگە نەورۆزمان هەچی ئەفسانە و هەچی شتمانە بەسراوەتەوە بەو داینەمیکی بینی جیاوازی نێوان خەڵکی دەشت و خەڵکی شاخ خەڵکی شاخ هەمیشە ژیانی ئاسانترە بەروبوونی زیاتر بووە شاخەکە ناوچەی کشت و کاڵی وای نەبووە لەبەرەوە زۆرجا پەلاماری خەڵکە دەشتەکەی یاوە جا ئەمە لە هەموو ساتێکی مێژووە ئەم جیاوازی هەتا بڵێ نەورۆز وادەی ئەوەیە نەورۆز لە ڕاستیە دوو خوداوەندی خەڵکی شاخ کە ئاساک دوای بۆ بە ئەستیاگ و بۆ بە زوحاک و نینورتای زۆمەری دوای بۆ بەکاوە ئەم دوو خوداوەندێ لەگەڵ سەردەما ناوەکانیان گۆڕاوە و چیرۆکەکە تۆزێ دەستکاری کراوە بەڕە لەم پەرتوکەی منای بینی چۆن لە سەردەمی ئەم سۆمەری و گوتیەکانەوە چۆن ئەم چیرۆکە هاتۆتە خوارەوە هەتا ئەم سەردەما من زۆر جارەڵم خەڵکاکەی لێ نییە بۆ نمونە مارد شامارانە بیستووە خوداوەندی ئەوەی کە سەری مارە و لە شیژنە ئەمە خوداوەندێکی بنەچەکەی ئەگەڕێتەوە تا سەردەمی گوتیەکان لە ناو مادەکانە هەژدیها گرنگ بووە دوا پاشای مەزنی مادەکان ناوی هەژدیها ئەژدەهاک ئەمانە هەموو شتێکمان بەسراوە بێکەوە مێژوویەکی قۆڵی دەوڵەمەندمان هەیە بەڵام ئەوە چواردەور حەقایەتی درویان بۆ نووسین ئێمە ناشناین بەو دەوڵەمەنیە بەڵام ئەم خورافیاتە یان ئەم چیرۆکە خەیاڵیانەی کە هەیە لە بگومان هەموو نەتەوەیەکەیەتی ئێمەش پێویستمان بەوە نییە بۆی کە مێژوەکەی خۆمانی پێ دەوڵەمەند بکەین خۆی
تۆ ئەبێ لە ئەفسانە تێبگەی ئەفسانە نەتەوە هەیە بە دەوری ئەفسانە بە تێگەین ئەفسانەی بەڵام ئەفسانی نەورۆز ئەفسانێکی گرنگە بۆ ئێمە گەورەترین یەکگرتوویمان بە دەوری نەورۆزایە یعنی لایەنە مێژوەکەی تێگەین ئەشدانین ئەفسانەیە بەڵام لایەنێکی مێژوویشی هەیە ڕوونیەکەینەوە و نەتەوە هیچ نەتەوە بێ ئەفسانە نییە ئەفسانەی دروستبوونی ئێمە یەکێ لە ئاخر کۆمەڵ ئەفسانە هەیە لە سەروی کورچۆن دروست بووە ئەفسانە خۆشە بۆ هین هەندێکی دە پشتیەوە مێژوویەک هەیە جالم پرتوکانمانە بینی چەند ئەفسانەیەکێکیان لەوانە نەورۆزە کورد خۆی بەستۆدۆ دروستبوونی نەتەوەی کورد لە ڕاستیە بە نەورۆزە بەسراوە نازام ئاگاداریەوەبی ئەڵێ ئەمە سەرچاوە ئیسلامیەکان لە سەدەی نۆمەوە ینی 1200 ساڵم و پێشەوە ئەم حقایەتە ئاگێڕێتەوە گوایە کورد لەوانەوە دروست بووە ئەمە ئەفسانەی مێژوو نیە تکایە بەس چی لە پەرتوگەمە ماناکەی ماوە خەریکەچینە سەر ئەفسانەکان گرنگە ئەفسانەش گرنگە بێ ئێمە مامەڵە لەگەڵ ئەفسانەشا بکەین ئێمە نابێ بترسینەوە بەڵام جایکەینەوە لێ ئەمە ئەفسانەیە خەڵک بەداخەوە لەم چەند ساڵە خەڵک هاتووە هێرشە کاتە سەر وەڵا ئەمە کاوە جاشی نازەم قسەی بێمانە بابە ئەمە ئەفسانەیەکی کوردی دێرینە یەکەم نەورۆز لە جیهانە کورد کردوێتی ئەمە بە سەرچاوە پیشانتێن لە ینی من هیچ تێناڵم بێ سەرچاوە نەورۆزی ئێمەیە بە جیهانە بڵاو بە تۆ یەک دنیانەتەوەیکە بەڵام تاقەنەتەوە هەتا ئەمڕۆکە لە چیرۆکەکە مابێ یەک نەتەوە هەیە ئیش کووردە ینی ئەمە لە خۆی نیە ئەمە ڕێکەوت نییە ئەمانە ئەم خاکی ئێمەیتیاین خاکی سەرەتای شارستانیەتە سەرەتای نووسین سەرەتای کشت و کاڵ سەرەتای نیشتەجێبوون ئێستا من و تۆ قسە ناکەین خەڵکانی لێکۆڵینەوە لێرە تا کرماشانەکەن بۆی بزانم مرۆڤایەتی چۆن لە ڕاوکەرەوە بوو بە نیشتەجێ ئێمە هەمووی جیهان بڕوای بەوە کردووە کە ئەم خاکەی ئەوەی بەڵام ئەوەی کە نەیان کردووە بەوەی سیاسیەوە ینی ئەجەندای سیاسی ئێمە دەرکراوین لەو مێژوە ئێمەیان نەبەسەوە خاکەکەمان بازەکرێت گوایە ئێمە داماوێکی کتوب دواتر پیابووین بەڵام ڕاستیەکەی ئەوەی کە لەم پەرتوکای یەکلایە کاتەوە ئێمە ئەو خەڵکە دێرینین وە سەرەتای مێژووی مرۆڤایەتی بێ کورد زەحمەتە تێبگەی هەتا لە کورد تێنەگەی لە ینی قوڵایی مێژوو ناگەین بەڵێ ئەو سەرچاوانی کە تۆ وەک نووسەرێک پشتت پێبەستووە سەرچاوەکان چی بوون و حەزیشەکەم بزانم ئەو کاتێک کە بەسەرت بردووە بە تایبەتی لە نووسینی ئەم کتێبە چەنی پێویست بووە ڕاستێکی سەرچاوەکان من ینی خۆشبەختانە عەرەبی کوردی ئینگلیزی ئەو سێ زمانە ئینگلیزی بەتایبەت زۆر گرنگە بەڵام عەرەبیش بۆ سەدەکانی سەردەمی ئیسلام زۆر گرنگە بەڵام ئینگلیزی وا کاتۆ دەست بە حەچی سەرچاوی جیهانی کۆنە بگا ئێستا تۆ تێ لە سۆمەری تێبگەی لە ڕێگای عەرەبی و تێناگە عەرەبی دەستی دووە دایمە تێگەیشتنێکی ئەچێتە سەر لە تەرجومە گۆڕانکاریەکێجا ئەم زمانانە هاوکاری منی زۆر کردووە ئەگەر توێ بڵێم چەندم کار کردووە ینی من ناڵم 30 ساڵێکە لەمانە خەریک بووم بەڵام ڕۆژە بۆ 14 ساعات خوێنومەتەوە ینی جار هەبووە وشە هەیە 10 ساڵ دوای 10 ساڵ تێگەیشتم ینی من هیچ پەلەم نەکردووە چکە هینێک عەشقێکی قوڵم هەیە بۆم بابەتە کە ینی نایڵێ سەرڕام بێهیوایی ئەم هەلومەرجە سیاسیە دروستیەکە هەر بەردەوام خۆشبەختانە من نەمێشتووە ئەو بێهیواییە بێهیوام کە بەردەوام ئەمەوێ ئەو ئاگرەی باو باپیرەمان بەزینوی بێڵمەوە ینی چونکە بەڕاستین بە بۆ چوونی من ناکرێ نەتەوەیەک هێندە دەیرین بێ هێندە خاوەنی شارستانیەت بێ ئەمڕۆ مناڵەکانی بەزەزانێت قسە بەخۆی بڵێ چکە وا فێرکراوە چونکە نەخوێندنمان ئەو تێگەیشتنە میدیایی ئەمڕۆ هەیە بەداخەوە ینی لە جیهانە تۆ وەرە یەکەم زمان لە جیهانە زمانی تۆ بێ بە بەڵگە ئەتوانیت هەموو کەسێ بیبینێ کەچی ئەم بە مناڵەکانمان فێر نەکەین جا ئەمەیە ئەرکەکە گرانە هەوڵەکە ئینە بەڵام کۆنلاین هەتاوەکو ئەمە نەبێ بە تێگەیشتنێکی جیهانی وەکو تیشم ئەو ڕۆژە 27 مانگە وتیان زمانی هەندۆروپی لێرەوە هاتوو بەس وەکوتم هەتایسە کوردی لێ دەرکراوە من کوردم خسۆتان چیرۆکە بەڵێ باسی ئەرکی میدیاییت کردکاتە ئەرکی کێیە کە ئەم مێژووە بەو شێوەیە بگێڕێتەوە کە ڕاستەقینەیە و هەبووە و هەیە کۆمەڵێ من نای کەناڵ وشن نایەنم بەس کۆمەڵی کەناڵی سەرەکی هەیە لە کوردستان
ڕۆڵی گرنگی هەیە بەس جاری وا هەیە سێرەکەی هەندێک لەم کەناڵانە ئەوەی بایەق بە تەنورەی کچێکی لوبنانی ئێن ینی ببوورە من بە ڕاشکاوی قساکەم تاغەزی قسەی پێچکۆنام نییە جاری وایە سێرەکەی هەفتەیە مەژغوڵی ئەوە ئەمە تەنورەکەی کورتترە لەوە یا ینی سێرەکەی لوبنانیەک لەوێەوە هێنن ئەهێنە وڵاتە هەفتەیە بناڵ و گەورەی وڵاتی پێوە مەشغوڵەکەن بەڵام بابەتێکی کەڵتوری بابەتێکی میدیایی ناتوانن گفتوگۆ ناتوانن سەردێر دروستکەن ماوەی لەون پێش بەڕێزێک لە دڵسۆزی پەیوەندی پێوەکردم لە کەناڵێکی میدیایە ناینایەنم وتی کاک سۆران ڕاست ئەو ماچەیەکە ماچی جیهانە ئەوە لە BBC لەسەری نووسراوە ڕێی تۆ چییە وتم بابە تۆ میدیای سەرەکی وڵاتەی تۆ بە زمانی سۆمەری قساگەین ئەوە بکە بە سەردێر ڕۆڵی تۆ ئەوەیە بە جیهان تۆ دەجار لەسەر سەردێری هەواڵەکە بینوسە جیهانی شوژدەوردە جۆلێک بزانێ ئێمە چییە بەڵام ئێمە بەداخەوە توانای یعنی لە ڕووی میدیاییەوە توانامان نییە و ئێمە هینین یعنی ناکاراین مەسەن لە جیهانە هەتا باسی ژنی شەڕکەر نەکرا لە ڕۆژاوە یەک میدیای کوردی باسی نەکرد من خۆم و ڕۆژانم بیرێکە ئێمە چاوەڕین کۆلکەین ینی لە میدیا لەگەر ڕێزماتەوە لە شوێنی میدیای بەڵام ناتوانین ببین بە پێشڕەو لە میدیا بتوانین خۆمان سەردێڕێکی جیاواز دروستکەین بە جیهان بڵین ئەمە چیرۆکی ئەمێ ئەمەمان ناتوانین بەڵێ تو جگەل لەم چاوپێکەوتنانە یان ئەم باس و گفتوگویی کە لەم شێوازە کە ئێستا لە نێوان من و تۆ هەیە جگەل لەوە هەوڵت داوە کە دیالۆگی تر دروستکەی بۆ نمونە کۆڕ و سیمینار و کۆبوونەوەی زیاتر دەربارەی ئەم بابەتە گرنگە لە باشوورە لە سلێمانی و هەولێر تا ئێستا کردومە بەس لە ئەوروپا چەند شارێک کردومە و وەکوتم ئێستا پلانی بڕۆمە ماڵۆک سەرە بێت تەلەفۆنەکان لەگەڵ هەموو جیهانا خەریکم خۆشبەختانە وەکوتم خەڵکی دڵسۆز زۆرە ئەمەوێ بیگەێنمە زانکۆ جیهانیەکان ئێمە مێژونووسمان پێشووتر نەچووە ڕوبەڕووی جیهان بێتەوە ئێستا جیاوازێکی ئەوەیە کە من ڕوبەڕووی جیهانە بمەوە و ئامادەیم بۆ ئەوە تایە کە لەگەڵ هەموو جیهانا بیکەم بەڵام حەزمە کرد لەگەڵ لە هەموو شارێک لە هەموو زانکۆیەک من هەموو شارێکی کوردستان بە شاری خۆمەزانم ینی بێ جیاوازی و من ئەم سنووری زۆنی زەرد و سەوزە بڕوان پێی نییە حەزەکەم لە هەموو شارێکە ئەوە بکەم پامێکە بێ خەڵک تێبگا لەکوێ هاتووە و پێم خۆشە لە هەموو شارێکە بەڵام بەداخەوە تا ئێستا هەر لە سلێمانی و لە هەولێرە ئەوە کراوە بەڵێ ویستم باسی کتێبی کورد کێ بکەم لە سەرەتایە بەڵام خۆت ئاماژەت پێکرد گەوازی لێبێنین ئەوەیە کە ئەو کتێبە دەمێک کە بڵاو کراوەتەوە ئیتر ناتوێ بچیتەوە سەریان بابەتەکانی گۆڕانکاریان بەسەر ڕاستێکی خۆی زۆر باشەی بۆ شتەکە بەنامەکەت ڕێکوێکە دەستخۆش چکە تێگەیشتێکی باش هەیە بۆ بابەتەکە کورتکیە 2013 نووسیم یەکەم کتێبم بوو ئەوە ینی من کە زانیم سۆمەری کوردیە نازانی چیم بەسەرات بۆ من هینێکی شخصی خۆم بوو بۆ من زۆر گرنگ بوو لەبەرەوە ئەو وەختە کتێبەکەم هێنا ئاراوە بەڵام کە ئەم نووسی خوێنەری کوردم لە خیاڵا بوو ئەو وەختە بەڵام ئەمڕۆ ئەم کتێبە جیاوازە ئەم کتێبە پێگەیوە ینی کورتچەیە ئەمی هێنا قۆناغێکی جیهانیەوە ئێستا بەم کتێبە ئەتوام لەگەڵ جیهانە قسە بکەم وەکە نووسیویشمە خوێنەرێکم لە خیاڵە بۆ کە لە ئاسی جیهانە زمانێکی جیاوازە هەسی پێیەکی بێنی بۆ هەموو بۆ کوردی ژنووسراوە بۆ هەموو جیهانی ژنووسراوە بۆ دەستگای ئەکادمی هەموو جیهان ئەتوانێت ینی وتوێژی لەگەڵا بکە ئەوەی جیازێ بۆ ئێمە کار لەسەر چکە ئەمە بێ بە پەیامە گەورەکەی جیهان پلانی داهاتووتر وەڵا پلانی داهاتووتر ئەم کتێبە ئێشتا وەکووە ینی لە سا پێنجی هێشتا خەڵک پێی نەزانێ هەتا وەکو جیهان پێی نەزانێ ناچمە پلانی داهاتوو بەڵام یەکێ لەو پلانانی کە زۆر لە دڵمایە کتێبێک لەسەر دینە کوردیەکان ئاینە کوردیەکان زۆر گرنگە تێگەیشتێکی زۆر هەڵەیان لەسەر هەیە هەڵە لە بناغەوە جا ئەم تێگەی ئەمێ چۆن ئەم مێژووە جارەی تر نووسرایەوە ئەمەوێ لایەنە ئاینیەکەش ئاوا بەو شێوەی بێنمەوە ئاراجا خوا حەزەکەم و خاڵش باسکەم زۆر کە زەڵێ بۆ ناو مێژووی بزر ئەڵم دەوڵەتی هەزەبانی گەورەترین دەوڵەتە
لە مێژوو یەکێکە لە گەورەترین دەوڵەتەکان لە 300 پێش زاینا 200 پێش زاینا لە هەولێرە پارەی لێەوە هەتاوەکو ئیسرائیل سەردەمانێ دەسەڵاتی پێ و شەڕی لەگەڵ ڕۆما کردووە کەچی ئێمە نایناسین یەکەم کەسم لە جیهانە مێژووی ئەو دەوڵەتەم بێ دابشەڕان لە سەردەمی هوریەوە هەتاوەکو سەردەمی ئیسلام نووسیوە خەڵک هەیە لە جیهانە شتێکی نووسی بەس نەیزانی و ئەم دەوڵەتە لە سەردەمی هوریەوە یەکەم کەسم لە جیهانە بە قوڵایی زمانی مادیم هێناوەتە کتێبێکەوە یەکەم ڕاهێنانی ئەسب لە جیهانە لەم ئێمە مێژووی بزرە لە هەر شوێنێکەوەی گری ئەمە مێژوویەکە کە نەکوت پێی ئاشنایە نەجیهان پێی ئاشنایە لەبەرەوە بۆیە ئەو ناوە مێژووی بزرو نەجێڕاوی کورد ئەبێ ئەم مێژوو بزرو نەجێڕاوی بێ بە مێژوویەکی زانرا و جێڕاوی کورد ڕۆژەژە دەستەکانت خۆش بێ و تەمەندرێژ بی و بە هیوای بەرهەمی زیاتر بۆ هیوایم کە جارێکی تر لێرە بدبینمەوە گفتوگۆ لەسەر بەرهەمێکی تری نوێی تۆ بکەم من زۆر چێژم بینی لەم گفتوگۆیە سپاس دەکەم جارێکی تر زۆر سپاس زۆر بەڕێز سۆران هەمە ڕەشتن سەر سپاس دەکەم